بەردەوامە بین لە سەرەتای بەرنمەیەکان باسی ئەومان کرد کە ئەمڕۆ ڕۆژێکی جیاواز ڕۆژێکی خۆش و ڕۆژێکە کە تایبەتە بۆ هەموو کوردستان و بە تایبەترە بۆ شاری هەڵەبجە کە ئەویش دوێنێ و بڕیاری دەنگدان لەسەر پرۆژه یاسای بۆ پارێزگاربوونی هەڵەبجە بڕیاری لەسەردرا و نیسابی قانونی تەواو کردو و توانرا هەڵەبجە ببێ بە پارێزگای 19هەمی عێراق. جا ئەمڕۆ قسە و باس و گفتوگوی زیاترەکەین لەگەڵ میوانەکەمان لە شاری هەڵەبجەوە کاویش کاک بەرزان عوسمان ئەندامی پەرلەمانی کوردستان لە شاری هەڵەبجەوە لە پارێزگای هەڵەبجەوە لەگەڵمانەیە. کاک بەرزان سڵاوە لێبێت و بانیت باش بە سەرەتا بە پیرۆزبایی دەست پێ بکەم. پیرۆزە لە جەنابێت، پیرۆزە لە هەموو هەڵەبجەیە خۆشەویستەکان ئەم دەنگدانەوە ئەم بە پارێزگا بوونە. بەیانیتان باش بەیانی باش بەڵێ دیارە جۆ لەم لە کاک بەرزان وەڵات تەنها گوێم لە بەیانی باشەکە بوو. ئاخە بۆیە زۆرم ودتم لەواسی گوێ لێ نەبوو بە پیرۆزبایشتم کرد. پیرۆزبایەکە دووبارەکەمەوە. پیرۆزە لە جەنابتان وەکو هاوڵاتیەکی هەڵەبجەی لە خەڵکی هەڵەبجە چۆن بووە ئەو ڕۆژە بەلاتانەوە دوێنێ و ئەم خەبەرەی کە بیستان یعنی چ دڵخۆشێکی لا دروستکردن؟ بەیانیتان باش، بەیانی بینەران و بیسەرانی کورسات باش. وەکو هەڵەبجەیەک خۆمان زۆر زۆر بە خۆشحاڵە زانین ئێمە دوێنێ وەکو دانیشتوانی شاری هەڵەبجە دوو وەفد بە نوێنەرایەتی پارێزگای هەڵەبجە سەردانی ئیدارەی گەرمیان و شاری چەمچەماڵی خۆشەویستمان کرد بۆ ئەوەی هاوخەمی خۆمان بۆ کەسوکاری خۆمان لەو دوو شارە دەرببڕین کە یادی ئەنفال بوو. وەفدێکیان من لەگەڵ چەند هەڵەبجەیەک سەردانی شاری چەمچەماڵمان کرد، وەفدێکیش نوێنەریانی پارێزگا و ئەوانە سەردانی ئیدارەی گەرمیانیان کرد و هەمووشمان لە پەیوەندییا بووین بۆ ئەوەی بزانین ئایا جەلسەکەی پەرلەمان ئەنجامە درێت. ئێمە هەوڵماندا زوو بگەڕێنەوە بۆ ئەوەی بەشداری خۆشی و شادی شارەکەی خۆمان بکەین لە ڕێگەیە لە نزیک ناحیەی سیروان ئەو هەواڵەمان پێدرا کە جەلسەکە بەڕێوە چووەوە نیساب تەواو بووەوە دەنگدان بە پارێزگای هەڵەبجە کۆتایی هاتووە. بەڕاستی هەستێکی زۆر زۆر خۆش بوو. ڕۆژی 4 ڕاستە ڕۆژی ئەنفالە، ڕۆژێکی خەمناکە بۆ گەلەکەمان، بەڵام بۆ ئێمەی هەڵەبجەیی ڕۆژێکی مێژوویە و هەرگیز لەبیری ناکەین. جارێکی تر لێرەوە سەری ڕێز و نەوازش بۆ قوربانیانی ئەنفال دانەوێنین، بەڵام بۆ ئێمەی هەڵەبجەیی جارێکی تر ئێڵێمەوە ڕۆژێکی مێژوویە و دوێنێ بە خۆشحاڵی دەربڕینی خۆمان لە بازاڕی شارەکەمان لەگەڵ هاونیشتیمانیەکانی خۆمان وەکو جەژنوا بوو لە مزگەوتەکانەوە ئەڵڵاو ئەکبەر کرا و خەڵک بە بازاڕە ئەگەڕاوە شیرینیمان بەخشیەوە و هەموو خەڵک یەکتری ماچە کرد و پیرۆزبایی لە یەکتریە کرد. ئەتوانم بڵێم ئیحساسێکە تەنها دیمەنەکانی کامێرە ئەتوانێت تۆماری بکە، ئەوی تری نازانیت چۆن دەری ببڕی و چۆن بڵێ من ئەم خۆشیەم هەیە ئەمەیە هەموو خەڵک بەشدار بن لەو خۆشیە لەگەڵمان. بەڵێ کاک بەرزان، منیش وەک کۆسار پیرۆزبایی لە تۆ هەموو هەڵەبجەیەکان و گەلی کوور دەکەم کە بەبوونەوەی کە هەڵەبجە بووە 19هەمی پارێزگای عێراق. وەک خاتون خوشە پارێزگاری هەڵەبجە بە وەکالەت باسی کرد کە بیرۆکەی بە پارێزگابوونی هەڵەبجە لەلایەن سەرۆک مامجەلالەوە بووە. ئەمە جگە لە هەوڵە بەردەوامەکانی فەخامەتی سەرۆک کۆمار و بەڕێز سەرۆکی یەکێتی کە بەردەوام لە خەمی ئەوەدا بوون، لە هەوڵی ئەوەدا بوون کە هەڵەبجە بێتە 19هەمین پارێزگا لە سەر ئاسی عێراق. ئەم هەوڵانە چۆن هەڵەسەنجێنیت؟ بیرۆکەکەی ئەگەڕێتەوە بۆ پاش ڕاپەڕینی گەلانی کوردستان کە ڕاپەڕینی ساڵی 91 بەرهەم هات و کوردستان ئازادی وەرگرت. باشە. هەر لەو کاتەوە جەنابی مامجەلال بە حیکمەتی خۆی هەمیشە پێی وا بووە کە هەڵەبجە سونبولی قوربانیدانی گەلی کووردە و هەمیشە کاری بۆ ئەوە کردووە هەڵەبجە ئاوەدان بکرێتەوە و هەڵەبجە نمونەیەکی درەوشاوە بێ لەسەر ئاستی هەرێمی کوردستان و ساڵی 1999 هەر لەسەر بیرۆکەی ئەمان بوو کە لە پەرلەمانی کوردستان هەڵەبجە بڕیاری بە پارێزگابوونی بۆ دەرچوو و پاش پرۆسەی ئازادی عێراق ساڵی 2003
بە حکمەتی جەنابیان و بە دنیابینی جەنابی مام جەلال مۆنۆمنتێکی لە شارەکەی ئێمە دروست کرد کە بۆ کۆکردنەوەی بۆ کۆکردنەوە و ئەرشیفکردنی سەررجەم ئەو تاوانانە بوو کە ڕژێمی لە ناوچوو بەرامبەر بە ئێمەی هەڵەبجەیی ئەنجامی دابوو و مۆنۆمنتێک کە بێتە سمبول وە ڕۆژانە ژمارەیەکی زۆر خەڵک سەردانی ئەو بابەتە بکەن و پاشان ساڵی 2015 جنابی کاقوبات نووسراوی ئاراستەی پەرلەمانی کوردستان کرد وەکو جێگری سەرۆکوەزیران بۆ ئەوەی کە هەڵەبجە وەکو پارێزگای چوارەمی هەرێمی کوردستان بناسێنرێ و ئەمەوێ باسی ئەوەشکەم لە هەشتی سێ ئەمساڵ کە هەشتی ڕەمەزان بوو ئێمە بە تەنسیق لەگەڵ مەکتەبی سکرتارێتی سکرتێری یەکێتی نیشتیمانی کوردستان و بەڕێز کاک باڤڵ خۆی ئامادەکاریەکی بۆ کردین لە شاری بەغدا سەردانی بەڕێز سەرۆک کۆماری عێراقمان کرد و سەردانی بەڕێز سەرۆکی ئەنجومەنی نوێنەران و سەردانی جێگری سەرۆکی ئەنجومەنی نوێنەران و سەررجەم کورد لە کوردستانیەکانمان کرد وەکو پارێزگای هەڵەبجە داوامان لێکردن کە پرۆژەی دەنگدان بە پارێزگابوونی هەڵەبجە تێبپارڕێنرێ کە خوێندنەوەی یەکەم و دووهەمی لە پەرلەمانی عێراق بۆ کراوە خۆشبەختانە لۆبیەکی زۆر کرا و تا دوێنێش جنابی کاک باڤڵ هەر لە بەغاما بوویەوە و تاکیدی ئەکردەوە و ئەوە بووە هۆی یەکدەنگی و یەکڕەنگی فراکسیۆنە کوردستانیەکان و من ئەمەوێ لێرەوە سوپاسی سەررجەم سەرۆکی فراکسیۆنە کوردیەکان بکەم و سەررجەم ئەندامانی پەرلەمانی عێراق بە تایبەتی تر ئەو ئەندامانی کە نوێنەری شاری هەڵەبجە بوون خاتو چرۆکە هەوڵێکی زۆر زۆریە و دکتۆر موسەناوە کاکاریان هەوڵیانیاوە هەمویان بەڵام ئەتوانم بڵێم یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ مەسەلەی ئاوەدانی و بۆ مەسەلەی بە کاک بەرزان یەکەم باسی بابەتێکی جوانت کرد کە هەموو لایەنەکان هەموو فراکسیۆنەکان بە یەک دەنگ و بە یەک تیم لە خەمی ئەم پرۆژەیە بوون تا چەند گرنگە کورد لەسەر مافەکانی خۆی بەم شێوەیە بەردەوام بێ ئەمە یەک دووش یعنی کەی ئەم بابەتە لە ڕۆژنامەی وقاعی هەم کوردستان هەم عێراق هەم پەرلەمانی عێراق ئەنجومەنی نوێنەران بڵاو ئەبێتەوە لەبەرەوەی ڕەنگە ئیتر لێستەوە ئەم پرۆسەیە دەست پێ بکات ئیشە ئیداریەکانی ئەو بڕیارانەی کە پێویستە هەم لەلایەن حکوومەتی هەرێم و پەرلەمانی کوردستان لەلایەن ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە بدرێت کەی ئەم پرۆسەیە دەست پێکا وەکو پەرلەمانتارێک ئەگەر ئاگاداری ئەم بابەتانە بیت. بەڵێ من ئەمەوێ وەڵامی پرسیاری یەکەم بەوە بیەمەوە کە دوێنێ لە پەیامەکەی جنابی کاک باڤڵ داوای یەکگرتووی لە هەموو کورد کردووە داوای کردووە کە کورد یەکگرتوو بوون ئەگەر ئێمەی کورد یەکگرتوو بین بەرهەمەکەی بە پارێزگابوونی هەڵەبجەیە بەڕاستی چوونی وەفدی کوردستان و چوونی وەفدی هەڵەبجە بۆ پەرلەمانی عێراق توانیمان ئێمە هاوسۆزی سەررجەم پەرلەمانتارەکان بۆ هەڵەبجە ڕابکێشین و یەکگوتارێکی کورد بهێنینە ئاراوە کە بڕیاریاندا ئەگەر پارێزگابوونی هەڵەبجە دەنگی پێ نەدرێ بە هیچ شێوەیەک جەلسەی پەرلەمانی نەکرێ زۆر سوپاسی هەموو ئەندامانی پەرلەمانەکەین کە هاودەنگ بوون لەو بابەتەیە و بڕیاریاندا کە ئەگەر ئەو جەلسەیە بەبێ دەنگدانی هەڵەبجە بکرێت تێنەپەڕێنرێ و پاشان جنابی کاک باڤڵ لە پەیامەکەیە داوای ئاوەدانی هەڵەبجەکە هەڵەبجە بەچی ئاوەدانە بێتەوە بە دابینکردنی بودجە بۆی هەڵەبجە بەو ڕێکارانەی کە ماوە تەواو بکرێ بۆی پاشەوەی کە دوێنێ دەنگدانەکە تەواو بووە لەسەر بە پارێزگابوونی هەڵەبجە ئەم شەو جێگری سەرۆکی پەرلەمان ڕایگەیان کە لە ماوەی 2 ڕۆژ 3 ڕۆژ پرۆژەکە ئامادە ئەکرێ و بەدەستی ئەبرێ بۆ بەڕێز سەرۆک کۆماری عێراق بۆ ئەوەی لەوێ ڕێکارەکانی بۆ تەواو بکە و پاشان ئەبرێ بۆ وەزارەتی داد لەبەرەوەی لەوێ مسادقەیەکی لەسەرەکرێت و لە ڕۆژنامەی وەقای عێراقی بڵاوەکرێتەوە ئێمەی هەڵەبجەیی ئەمانەوێ یعنی بە زووی ئەم قۆناغانە تێ بپەڕێنرێ واگەر بێت و یاسای کۆمسیۆنی شەموار بکرێتەوە ئەمانە لەسەر یاسای کۆمسیۆنە کاک بەرزان ڕاو بگرێت دوێنێ جومانە غەلای وتەبێژی کۆمسیۆنی سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق باز لەوە ئەکا ئەم شەو باز لەوە ئەکات کە ئەبێ لێستەوە دەست بکرێت بۆی کە بۆ هەڵبژاردن پارێزگای هەڵەبجە ئامادە بکرێت جا بە چه شێوازێکە بە یەک بازنیە بێ چەند کورسی ئەبێ کاندیدەکانی چێ ئەبن چەند ژن بۆی هەیە لە پارێزگای هەڵەبجەیە سەرکەوێ یعنی ئەمەش کۆمەڵێک ڕێکارن بە تایبەت کە ئێستا لە مانگی 11 پەرلەمانی عێراق ئەنجومەنی نوێنەران بڕیاریاوە کە هەڵبژاردن بکرێت
ینی بۆ ئەمە چه هەنگاوێک هەڵی هەندێ لێستەوە پاش بڵاوکردنەوەی بڕیاری بە پارێزگابوونەکە لە ڕۆژنامەی وەقایع عێراقی ئەو کاتە ئەگەر ئەم یاسایی ئێستەی کۆمسیۆن کە یاسای هەڵبژاردن ئەگەر کۆمسیۆن بڕیاریدا کە ڕێکارەکانی بۆ بگرێتە بەر ئەبێ ئەو یاسایە هەموار بکرێتەوە ئەگەر یاساکە هەموار نەکرایەوە و ئەو ڕێکارانەی کە پێویست بوو بە پارێزگابوونی هەڵەبجە فریای ئەوە کەوت تا 11 ئەنجام بدرێ ڕێککەوێ ئەوە بێ هەڵەبجە وەکو پارێزگایەکی سربەخۆ و ئەو ژمارەی کورسیە بە پێی ژمارەی دانیشتوانەکەی کە عێراق دیاری کردووە ژمارەیەک کورسی بۆ دابین بکرێ بۆ ئەوی فریای دەنگدان بکەوێت و ئەگەر بڕیارەکانی کۆمسیۆن و ئەو ڕێکارانەی کە ئەیگرێتە بەر فریای ئەو کاتە نەکەوت ئەو کاتە ئێمە ئەم هەڵبژاردنەش وەکو بازنەیەک لەسەر مەحافەزەی سلێمانی بەشداری هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراقەکەین من وەکو هەڵبجەیەک هیوادارم ئەو ڕێکارانە تەواو ببێ ئێمەش وەکو بازنەیەکی سربەخۆ وەکو پارێزگای 19 عێراق بەشداری هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراق بکەین. باشە کاک بەرزان وەک ئەوترێت فراکسیۆنە کوردیەکان سەرجەم بیانوەکانی فراکسیۆنە شیعەکان و سونەکانیان نەهێشتووە کە پێشتر ڕێگر بوون بۆ ئەوەی پرۆژە یاسای تایبەت بە پارێزگابوونی هەڵەبجە پەسەند بکرێت ئەو بیانوانە چین کە نەهێڵراوە کە دواتر ڕێخۆشکەر بۆ بۆی کە دوێنێ پرۆژیاسەکە پەسەند کرێ و هەڵەبجە بێتە 19مین پارێزگای عێراق. بەڵێ من 27 مانگ لە بەغا بووم لەگەڵ ئەندامانی کوردی پەرلەمانی عێراق بیانوێکیانەوە بوو کە تەلعەفەر بکرێ بە پارێزگا بیانوێکی تر ئەوە بوو زوبێر بکرێ بە پارێزگا و چەندین بیانووی تری سیاسی کە ئەندامانی پەرلەمان هەر کەسێک بە نوێنەرایەتی کوت لە سیاسەکەی خۆی بیانویانە گرت لە بەرامبەر ئەوەیەوە چەند بیانوێکی تری هەبوو کە هی ئەوە نییە بوو باز بکرێ بەڵام خۆشبەختانە توانرا بە یەکدەنگی کورد و بە یەکدەنگی فراکسیۆنە کوردیەکان ئەو بیانوانە بخرێن لەلاوە و هەڵەبجە بۆ ئەوە ئەبێت بە پارێزگا تیان گەیان دەبوون پێیان ڕاگەیان بوون کۆبوونیان لەگەڵا کردبوون هەڵەبجە بە ژماری دانیشتوانەکەی نابێت بە پارێزگا ئەگەر باسی ژماری دانیشتوان کە این هەڵەبجە لە ڕانیە و لە کەلار و لە سۆران و لە شوێنانە ژماری دانیشتوانی زۆر کەمترە بەڵام ئێمە پارێزگایەکی سنبولین ئێمە ڕەمزی قوربانیدانی ئەم میلەتین کە حکوومەتی باعسی لە ناوچوو چی بە ئێمە کردووە ئێمە لە یەک کاتا هەر چوار جۆرەکەی جینۆساید لەسەر هەڵەبجە ئەنجام دراوە کە ڕنگ بە ئەمە لە هیچ شوێنێکی جیهانا بەو شێوەیە نەبوو بێ مەگەر ئەوەی لەوەی لە هۆڵۆکۆستا کراوە بۆیە بیانەکانیان خراوەتە لاوەوە کۆبوونەوەیان لەگەڵ سەرکردە سیاسیەکان کراوە لەگەڵ ئیتاری تەنسیقی کۆبوونەوەیان لەگەڵا کردوون پێیان ڕاگەیاندون هەڵەبجە ڕەمزی قوربانیدانە وەکو سمبولێک سێر بکرێ بە پارێزگا ئەگینە هەم جوگرافیاکەی و هەم ژماری دانیشتوانەکەی ناتوانێت بێ بە پارێزگایەکی سربەخۆ بۆیە بەخۆشبەختانە توانیان ئەو بابەتە کۆتایی پێ بهێنن و هەرچۆنێک بێ دوێنێ ڕێژەی یاسایی بۆ ئامادە بکرێت و دەنگدانەکە تێ بپەڕێنرێ. باست لەوە کرد کە جێگیری ئەنجومەنی نوێنەرانی عێراق وتوێتی کە لەم یەک دوو ڕۆژەیە بێ هەموو ڕێکارەکان تەواو بکرێت و دەست بکرێت بە کارە ئیداریەکان ئەمێ کاک بەرزان جەرابێت وەکو کەسێک کە لە ناوەندێکی بڕیارداینانی لە پەرلەمانی کوردستان یاسادانان و یا هەموو ئەو یاسانە لە پەرلەمانەوە دەرەچێت ئەمێ بزانم هیچ جیاوازیەک ئەبێت لە دروستبوونی پارێزگار لە شاری هەڵەبجە و لە شوێنەکە لەگەڵ شارەکانی ترانی بنمونە ئێمە هەڵەبجە بێ بە 19مین پارێزگا چۆن ئەتوانن وا بکەن کە قسەی لایەنەکانی کەش ببڕنەوەی کە دوێنێ بیانویان هێناوەتەوە بۆی کە دەنگنێن بە پرۆژە یاساکە یعنی ڕەنگە کۆمەڵک ڕێکار هەبێ کە ئیتر پێویستە وەکو هەڵەبجەیەک وەکو پەرلەمانتارێک وەکو ئیداری ئەو شارە لەم ڕۆوە دەست پێ بکەن هیچ هەنگاوێک هەڵهێنراوە یا بەتەمان دەست پێ بکەن بە ئەو ڕێکارانە. من ئەمەوێ باسیەوە بکەم فراکسیۆنە کوردیەکان دشی هیچ بە پارێزگابوونێکی تر نەبوون نە لە ناوەڕاست و نە لە باشووری عێراقا ئێمەی کوردژی هیچ کەسێک نین ئێمە میلەتێکی ئاشتی خوازین و هەر شوێنێک لە عێراق ببێ بە پارێزگا ئێمە بە خۆشحاڵی و پێشوازی لێ ئەەکەین بەڵام ئێمە نامانوێ ئەوەی هەڵەبجە بخرێتە بەرامبەری هیچ شتێکەوە ئێمە لە هەوڵی ئەوەیەن کە ئەمڕۆ کۆبوونەوەیکی گرنگ هەیە کە لە نێوانی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستانە بۆ پێکهێنانی کابینەی دەیەمی حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە ئەمانەوێت لەو ڕێگەیەوە کە ئێمە حکوومەتێکی شەراکەتی هاوبەشی و خزمەتگوزارمان هەبێ بۆ سەرجەم دانیشتوانی هەرێمی کوردستان و بە تایبەتی تر بۆ پارێزگای هەڵەبجە
هەڵەبجەیەکان چیان ئەوێ و ئێمە ئەندامانی پەرلەمان چیمانەوێ ئێمە خزمەتگوزاریمانەوێ بۆ شارەکەمان. هەڵەبجە خۆتان نەزانن جوگرافیاکەی زۆر کەوتوتە شوێنێکەوە کە کەنارە و چەقبەستووە خۆشبەختانە پێش ماوەیەک پێش ئێستا بەڕێز جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کاقوبات تاڵەبانی بڕیاریکردنەوەی پردی تەنگی سێ محەممەدیدا کە ئێمە ئەبەستێتەوە بە ناوەندی ئیدارەی گەرمیانەوە. ئەتوانم بڵێم لێرەوە لە هەڵەبجەوە بە سەعاتێک بە سەعاتێک و چارەکێک ئەگەیتە ناوەندی ئیدارەی گەرمیان کە شاری کەلاری خۆشەویستەوە لیۆشەوە بۆ گەشتن بە ناوەڕاست و باشووری عێراق زۆر ئاسانە بۆ ئێمە ئەو دوو پردە تەواو بکرێەوە دەواازەی مەرزی سازان بۆ ئێمە بکرێتەوە کە ئێمەی پەرلەمانتاری هەڵەبجە کە بڕیارمان داوە بە دوواداچوونی ورد بۆ ئەو بابەتانە بکەین و داوا بکەین لە حکوومەتی هەرێمی کوردستان کە بە جیاواز خزمەتی هەڵەبجە بکە. وەکو پێشتر وتم ئێمە پارێزگایەکی سیمبولین بە ژماری دانیشتوان نابێت خزمەتمان بکرێ چونکە ژماری دانیشتوانەکەمان زۆر کەمە و خەڵکێکی زۆر لەبەر بێکاری لە شارەکەی ئێمە کۆچی کردووە بۆ پارێزگاکانی تر ژمارەیە گاوڵاتی ڕۆشتون بۆ دەروی وڵات بەڵام ئومێ دەکەین و هیوادارین هەر هەمومان کابینەی دەیەم کابینێکی خزمەتگوزار بێ ئێمەی پەرلەمانتاری هەڵەبجەیش سوورین لەسەر ئەوە چی بۆ هەڵەبجە پێویستە و کردنەوەی چی واکە هەڵەبجە بێ بە پارێزگاکی گەشە سندوو عفونکە ئەگەر ئەمەش پێ نەبڕن تەواوی بکەم مەسلەی بە جینۆساید ناساندنی هەڵەبجە کە ئێستا پارێزگایەکە لە ڕووی جیهانی دەرەوە و لە ڕووی سیاسی و مامەڵەیەکی تری لەگەڵا ئەکرێ ئێمە ئەمانەوێ داوای قەرەبووی دارایی لە حکوومەتی عێراق بکەین بۆی ئەو تاوانەی بەرامبەر بە ئێمە کراوە وەکو چۆن قەرەبووی ئاوارەی ڕەفعای کردەوە و ئێمەی هەڵەبجەیش بڕیارمان هەیە لە ساڵی 2013 ئەو قەرەبووە بچێتە بواری جێبەجێکردنەوە و ئاهێک بۆ دانیشتوانی شارەکە بگەڕێتەوە. باشە کاک بەرزان باسی جوگرافیات کرد لە پرۆژاسەکەدا وردەکاری تایبەت بە سنووری پارێزگای هەڵەبجە باس کراوە لەکوێوە دەست پێکات یاخود چەند ناوچە چەند ناحیە چەند قەزا ئەگرێتەوە؟ پارێزگای هەڵەبجە سنتەری پارێزگاکەی شاری هەڵەبجەی شەهیدا قەزای خورماڵی خۆشەویست لەگەڵ سێ ناحەیە سیروان ناحەی بیارە ناحەی بەمۆ بۆ شارەدەی تەوێڵە کە ئێمە خەونی لە مێژی نەشمانەوەیە کە تەوێڵە بکەین بە ناحیە و بیکەین بە ناحەیەکی جوان و سربەخۆ ببێ و هەر شوێنێکی تر کە خۆیان بیانەوێت داوا بکەن بخرێنە سەر پارێزگای هەڵەبجە لە یاساکەی دیاری کردووە هیچ مانعێکی یاسایی نییە. ئێمە خۆشحاڵین هەر شوێنێک بێوێت کە بکەوێتە سەر پارێزگای هەڵەبجە ئێمە بە خۆشحاڵیەوە پێشوازیان لەکەین. بەڵێ کاک بەرزان کاتمان کەم ماوە دوو پرسیارم هەیە ئەمەوێ بە کورتی جوابم بیت و یەکەمیان بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق ئەرۆڵە پرسیارەکەی تۆشم بردووە ئەوەی کە ئەگەر جەنابە داماژەت پێکرد ئامادەکاریەکان تەواو ببن کە هەڵەبجە وەکو پارێزگای بتوانە بەشداری بکە پێشببینی ئەوە چەند کورسی ئەەکەی کە دابنرێت بۆ هەڵەبجە ئەمە یەک دووهەمیان بۆ پێی کە هەڵەبجە شارێکی سنووریە لەگەڵ وڵاتی ئێرانە توانین بڵین یەکەم نقطەیە کە ئیترە بێ بە شارێک بێ بە پارێزگارێک لەگەڵ وڵاتی ئێرانە هیچ کاریگەریە بێت لەگەڵ سنوورەکەیە لەسەر لەگەڵ ئێرانە؟ بەڵێ ئێمە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بە پارێزگایەکی سربەخۆ بەشداریمان کرد سێ کورسیاندانا بۆ پارێزگای هەڵەبجە بەڵام بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئێمە نازانین ئەوان ئەو ڕێکارانەی کۆمیسیۆن ئەیگرێتە بەر چییە وە چۆنە وە چەند کورسی بۆ دائەنرێ وەکو پێم وتن ئەوە پێویستی بە هەمواری یاسای هەڵبژاردنەکانی عێراقی ئێمە هیوادارین ڕێکارەکانی بە پارێزگابوونەکە زوو تەواو بکرێ و ئەگەر توانرا لەم خولەی پەرلەمان ئەو یاسایە هەموار بکرێتەوە بۆ ئەوەی هەڵەبجەش چەند کورسیەکی بۆ دابنرێ من هیوادارم سێ کورسی یا چوار کورسی بۆ دابنرێ و ڕێژەی دانیشتوانی بۆ لە بەرچاو نەگیرێ بۆ ئەوەی هەڵەبجەش نوێنەرایەتیەکی باشتری هەبێ و زیینوتر بن نوێنەرەکانی لە پەرلەمانی عێراق سەبارەت بە پرسیاری دووهەمیش بەڵێ ئێمە پارێزگایەکین لەگەڵ ئێران 116 کیلۆمەتر سنوورمان هەیە و نزیکترین پارێزگای عێراقین لەگەڵ وڵاتی ئێران و دراوسەیەکی باش بۆ ئێمە لە هەموو کاتێکی لە قەومانەکان و ئاوارەیەکانی خەڵکی هەڵەبجە ئێمە بەنامان هەر ئێران بووە بۆ ئەوەش ئێمە دوو دەواازەی مەرزی و چەند دەواازەیەکی نافەرمیمان هەیە کۆتاشیش کە داوامان کردووە دەواازەی مەرزی سازانەکە هەڵەبجە بەم دەواازەیە ئەتوانین بڵین بژانەوەیەکی گەورە بۆ شارەکە دروست ئەکا لەبەرەوەی 22 کیلۆمەتر بەقیر لە هەڵەبجەوە دوورە خۆشبەختانە
بڕیار درراوە کە جادەکەی لە پێشا بۆ تەواو بکرێەوە ساڵانێکی زۆری شەکە ئەو پردەی لە نێوان ئێمە و وڵاتی ئێران هەیە لەسەر ڕووباری سیروان بڕیاری بۆ دەرچووە کە ببەسرێ بەڵام بەهۆی ئەو ڕێکارانەی کە لە نێوان حکوومەتی ناوەندی حکوومەتی ئێرانە هەیە ئەویش دواخراوە هیوادارم ئەوەش بە زوی تەواو بکرێ و پارێزگاکە ئێمەش بۆ هیواینکە ئاوادانکردنەوە ئەوەی کە باس کراوە باسمان کرد جێبەجێ بکرێ و هەڵەبجە ببێتە یەکێک لە پارێزگا نمونەیەکان هەم لە عێراق و هەم لە هەرێمی کوردستان. شاسپاس بۆ بەرزان عوسمان ئەندامی پەرلەمانی کوردستان لە شاری هەڵەبجە کە ئەمڕۆ لەگەڵمانە بوو. دەستان خۆش سەرکەوتوو بن.